خوای پەروەردگار پەیامێکمان ئاراستە دەکات، خوای پەروەردگار بانگمان دەکات بۆ هەموو ئینسانێکی تاوانبار، بۆ هەموو کەسێک کە تا ئێستا ڕووی لە خوای پەروەردگار نەکردووە، بۆ هەموو ئینسانێک کە تا ئێستا گوناه و تاوانی کردووە، بۆ هەموو گەنجێک کە تا ئێستا خوای پەروەردگاری نەناسیوە. خوای پەروەردگار لە فەرمایشتی قودسیە بانگمان دەکات و پەیامێکمان پێ دەڵێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان باز دەکات، دەفەرمێ خوای پەروەردگار دەفەرمێت واتە فەرمایشتێکی قودسیە: ئەی گەنجی بەڕێز، ئەی ئینسانی تاوانبار، ئەو کەسەی کە زوڵمت لە خۆت کردووە، تا ئێستا گوناه و تاوانت کردووە، بزانە خوای گەورە بانگت دەکا، پەیاممان پێ دەڵێت، با وەڵامی پەیامی خوای پەروەردگار بدەینەوە و ڕوو لە خوای گەورەکەین. خوای پەروەردگار دەفەرمێ: يا ابن آدم، أي وجه آدم، أي إنسان، إنك ما دعوتني ورجوتني غفرت لك على ما كان منك ولا أبالي. أي إنسان ما دام رول منكي، ما دام بانجي منكي، ما دام روم تبكي، ما دام بباريوا، ما دام بانجي منكي، خوي پروردگار دفرميت ما دام رول منكي وأميدت بمن بيت ئەمن لێت خۆش دەبم، حیساب بۆ ئەوە ناکەم چەند گوناه و تاوانت کردووە، حیساب بۆ ئەوە ناکەم تا ئێستا چت کردووە. مادام ڕوو لە خوای گەورە دەکەی، مادام بە دڵێکی ساغ و سەلامەت، مادام بە ئیخلاسەوە ڕوو لە خوای گەورە دەکەی و مادام ئومێدت بە پاداشتی خوای گەورە هەیە، خوای پەروەردگار دەفەرمێ لێت خۆش دەبم. ئەی ئینسان ڕووکە خوای پەروەردگار. ئەنجا دەفەرمێت یا ابن ئادەم، بانگمان دەکاتەوە ئەی وەچەی ئادەم، ئەی بەنی ئادەم، ئەی ئینسانەکان، لو بلغت ذنوبك عنان السماء ثم استغفرتني غفرت لك. دەفەرمێ تەماشای ڕەحم و بەزەی خوای پەروەردگار کەن بەڕێزان. دەفەرمێ ئەی وەچەی ئادەم، ئەی ئینسان، ئەگەر گوناه و تاوانەکانت هێندە زۆر بن بگەنە هەورەکان، ئەگەر گوناه و تاوان بەقەد پڕی سەرزەوی بێت بگاتە ئاسمان، گوناحەکانت ئەوەندە زۆر بن بگەنە هەورەکان هێندە زۆر بن، خوای گەورە دەفەرمێ مادام داوای لێبوردن دەکەی، مادام داوای لێ خۆشبوون دەکەی، مادام ڕوو دەکەیە من ئومێدت بە من هەیە، خوای پەروەردگار دەفەرمێ لێت خۆش دەبم ڕوو بکە من. دەی بەڕێزان، خوای گەورە دەرگای بۆ کردوینەوە، با ئێمەش دڵمان بۆ خوای پەروەردگار بکەینەوە، با ئێمەش دەرگای دڵمان بکەینەوە بۆ خوای پەروەردگار و بۆ دینی خوای پەروەردگار، بۆ ڕەحمەتی خوای گەورە، بۆ لێ خۆشبوونی خوای گەورە. خوای گەورە ڕەحمەتی بۆ دابەزاندوون، با ئێمەش ڕوو لەو ڕەحمەتەکەین. خوای گەورە دەرگای ڕەحمەتی بۆ ئاڵا کردوین، دەرگای بەهەشتی بۆ کردوینەوە، با ئێمەش دەرگای دڵمان بکەینە خوای پەروەردگار و ڕوو بکەینە خوای پەروەردگار. یا ڕەبی خوای گیان لێمان خۆش بی، یا ڕەبی خوای گیان عاقبەتمان خێرکەی، یا ڕەبی خوای گیان وامان لێ بکەی کە تو دەفەرمووی لێت خۆش دەبم، یا ڕەبی خوای ئێمەش ڕوو بکەینە تۆ بەڕاستی بە ئیخلاسیەت بۆ ئەوەی کە تۆ لێمان خۆش بی. یا ڕەبی خوای گیانە تۆش لێمان خۆش بی و قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانی هەموو